ڕاوچەکان تۆڕە جێگرەکانیان بێهۆ لە ئاوەکەدا جێهێشتووە مەترسیدارە پشتگوێخستنی تۆڕێکی ماسیگرتن لە ڕۆخی ڕووباردا ژیانی نێو دەریا دەشێوێنێ. مەلەوانەکان ناوی ئەو تۆڕانیان ناوناوە تۆڕە ترسێنەرەکان ئەوان لەوێن بۆ لادانی ئەو تۆڕانە لە دەریاکەدا لە قوڵایی 25 مەتر لەژێر ئاسی دەریاوە لە ڕووباری لاجوونا لە شاری داهەپی میسری. زانای زیندەوەرزانی دەریایی عەبدوڕەحمان مەکاوی وا 15 ساڵە ڕێکخراوی دایڤترایپی دروست کردووە بۆ چاکردنی ژیانی نێو دەریا لە میسر. کاتێک تۆڕەکانی ماسیگرتن لە قوڵایی 30 بۆ 40 مەتری ژێر دەریا دەبن ئەوە کەوتونەتە ناو ڕۆکە مەرجانەکانی ژێر دەریاوە. زەحمەتە دەرکردنی تۆڕەکان بە تەواوەتی لەبەر ئەوە پارچە پارچە دەکرێن. هەر کات لە جوانی سروشتی دەریاکە دەڕوانی نازانی لەژێر دەریاکە چی بەسەر ژینگەکەی داهاتووە. ئەگەر تۆڕەکان لەسەر ڕۆکە مەرجانەکان بن ئەوە ماسیج کۆلش دەگرن کە بە کەڵکی خواردن نایەت. مانەوەشان بەو شێوەیە بۆ مەلەوانەکانی ژێر دەریا مەترسیە. لە نێو قوڵایی دەریادا کەسانی هەن لە خەمی زیندەوەرەکانی ناخی دەریادان و ئازادیانەکەن. هەندێک لەو تۆڕانە تەنها چارەسەرکردنی پارچە پارچەکردنیەتی. کاری ئەم گروپە زانستیانە لە نێو ژینگەیەکدان کە بە چاو نابینرێت ئەوان دەزانن لەژێر دەریا چیە گوزەریە. في طريقة طبعا بەڕێگەیەک تۆڕەکان دەردەهێنینەوە بێ ئەوەی ژیان بە خۆمان بگات یاخود ژینگەکە بەهۆی ئەو کۆرسەی لەسەری وەرمان گرتووە. هەروەها ئەزمموی خۆشمان بۆ زیاد کردووە چونکە تۆڕەکانی ماسیگرتن لای ئێمە جیاوازترە و ڕێکاری جیاوازتریشی دەوێت. کەس بە هێندی ئەم مەلەوانانەی ژێر دەریا نازان ڕاوچەکان چیان لەژێر دەریا کردووە. اللي احنا بنأمل اللي احنا نوصل له دلوقتي هیواخوازین هاوکاری و بەردەوامی مانەوەی ئەو پەیوەندیەمان لەگەڵ ڕاوچەکاندا بۆ ئەوەی ئەوانیش ئەگەر تۆڕێکیان لە شوێنێک خستووە پێمان بڵێن و ئێمەش کە دەرمان هێنایەوە پێیان دەدەینەوە یان دەیبەخشینە ئەوانی پێویستیان پێیەتی. هەندێک ڕاوچی زۆر دڵڕەقن بەرامبەر زیندەوەرانی نێو دەریا. بیرۆکەیەکی زۆر باشە کە مەلەوانەکانی ژێر دەریا ئەو تۆڕە ماسیە کۆنانە لە دەریاکە پاک دەکەنەوە کە تێکەڵبوون بە ڕووەکە مەرجانەکان لەبەرەوەی ئۆکسیجینیشیان پێ دەتوانن بە باشی تۆڕەکان لێ بکەنەوە. هەوڵی ئەم ڕێکخراوە بۆ پاکردنەوەی دەریاکەیە کە جگە لە جوانیە سروشتەکەی چاوی دارایی بژەوی هەزاران ڕاوچیشە وە لێ دەیانەوێ پەیامی ئەوەیان پێ بدەن دڵنەرم بن لەگەڵ دەریادا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.